بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان باز لە پرسی لێکەوتەی بڕیارەکانی دادگای فیدراڵی دەکەین لە بواری موچە هەروارە سەر هەڵبژاردن وەخسەر سەرەوەش دەکەین بۆچی نردنی لیستی موچەی موچەخۆران بۆ بەغداد دواکەوتووە ئایا دەسەڵاتدارانی هەرێم دایانەوێ خۆیان بدزنەوە لە بڕیارەکانی دادگای فیدراڵی و لەمە دووە موچە چی لێ بەسەرەوە ئاگەر ئەم بڕیارە لە بینی هەولێر و سلێمانی دانەیەکیان جێبەجێ بکە و لایەک جێبەجێ نەکات گرفتی سیاسیش دروست دەکات لێکترازانی سیاسی دیکە وەلێکەوتەی سیاسی و ئابووریش هەم بڕیاری موچە هەڵبژاردن چی دەبرە سەردۆخی کوردستان ئەم پرسان لەگەڵ هەرێک لە ئابڕێزان هاوڕێ تۆفیق شارەزای یاسایی و دکتۆر جەلال حەسەن مامۆستای زانکۆ هاوتەیەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین بەخێر کاک هاوڕێ لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە بڕیارەکەی دادگای فیدراڵی با لە موچەوە دەست پێ بکەین 12 ڕۆژە دەرچووە هۆکاری چییە ئەوەی کە تاکو ئێستا چی لێ دەخوێنیتەوە نەڕۆژتەوە بۆ بەغدا ئەنی بۆی لەسەر ئەم بڕیارە ئالەتیان جێبەجێکردنیان بڕیارە لەگەڵ عێراق قسە بکرێ بۆی بەزووی ئەم کێشەیەک لا بکرێتەوە پەیوەست بە موچە دیارە بڕیارەکە وەکو بڕیارێکی نووسرا و چەند ڕۆژێکە بڵاو بۆتەوە و لە ڕووی بواری جێبەجێکردنەوە مامەڵە لەگەڵ دەقی بڕیارەکە ئەکرێ بە شێوەی نووسراو کە دەرەچێت ئەوەی ئێمە لە تەلەڤیزیۆن بینیمان ئەوە دەقی ناوەڕۆکی دانیشتەکەی دادگا بوو کە تایە بڕیارەکانی بە شێوەیەکی گشتی ئەخوێنەوە بەڵام دیارە لە نەریتی دادگایە هەم دادگای ئاسایی هەم دادگای فیدراڵی ئەبێ بڕیارەکە چاپ بکرێ و بێ بە بڕیارێکی نووسراو کە ئەمە چەند ڕۆژێکە باش لە بڕیارەکە کۆمەڵێ بابەتەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان سەرقاڵی هەڵسەنگانیەتی بۆ ئەوەی کە بە شێوەیەکی فەرمی هەڵوێستی خۆی لەبارەوە ڕابگەێنێ بڕیارەکەی دادگای فیدراڵی سێ بەشە بەشێکیان تان و پۆیە ئەوەی بە عەرەبی پێڵێن حەیثیات القەرار کە تایە قسەکانی لایەنی داواکار خراوەتە ڕووکە سێ فەرمانبەرن لە ڕێی پارێزەریەکانەوە کە دوو داواکەن داوایشان ئەڵێن ئێمە بۆ مانجی حوزەیران و ئاب ئەمرێکی ولائی دەربچێ موچەمان بنێ و داوایشی تریشەکەن کە موچەکانیان بە بەردەوامی سرف بکرێ و نەبێ بەهۆی ناکۆچی نێوان هەولێر و بەغا هۆکار بێ دواتر وتەی سەرۆکوەزیرانی عێراق نوێنەرە یاسایەکی قسەی کردووە تۆمار کراوە سکاڵەکە داواکاریەوەیتیانە بۆ ڕاستە خۆی موچە ئەوان ئەو سێ هاوڵاتیەکە لە ڕێگەی نوێنەرە یاسایەکانەوە داوایان تۆمار کردووە دوو داوایان هەیە دیارە تۆمار کراوە لە ناودەقی بڕیارەکە کە ئێستا بڵاو بۆتەوە وەکو باسم کرد سەرۆکوەزیران نوێنەرە یاسایەکی قسەی کردووە و هەروەها لایەنی سێمی شاتۆتە ناو داواکەوە کە وەزارەتی دارایی فیدراڵە هەردووشیان هەم سەرۆکوەزیرانی فیدراڵ و هەم وەزارەتی دارایی و هەروەها دەستگای ڕقابەی چاودێری دارایش وتەکانیان تایە تۆمار کراوە جەوهەری قسەکانیان دوو بڕگەیە کە دیارە جەوهەری قسەکانیان دوایی لە ناو دەقی بڕیارەکانی دادگا داڕژراوەتەوە دادگاوەری گرتووە بەشێک لە قسەکانیان باشە ئەڵێ سەرۆکوەزیرانی فیدراڵ ئەڵێ دابینکردنی موچە ئەرکی سەرشانی حکوومەتی هەرێمە ئەرکی حکوومەتی فیدراڵ نییە مەبەستی ئەوەیە کە سیستەمێکی فیدراڵی هەیە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە وەزارەتی دارایی هەیە و بەرپرسیارەتی حکوومەتی فیدراڵ بەپێی قانونی بودجەیە و بەپێی قانونی بودجەش پێویستەکە هەرێم ئەم ئەرکانە جێبەجێ بکە داهاتی نانەوتی پێشکەش بکات 400,000 بەرمیل نەوت پێشکەش بکە وردبینی ڕقابی هەبێ لە بابەتەکانە کە هەرێم ئەمەی جێبەجێ نەکردووە بەپێی لێدوانەکەی سەرۆکوەزیرانی فیدراڵ کە لە ناو دەقی بڕیارەکە چەسپاوە بە هەر حاڵ ئەمانە هەمووی هاتووە دوایی دادگا کۆمەڵێک بیرروبۆچوونی خۆشی وەکوشیکردنەوە خستۆتە ڕوو دوای شتێکی تازەی کردووە کە لە بڕیارەکانی نەریتی دادگا ئەم شتە نییە ئەمە شتێکی تازەیە دادگا نەریتی وایە هەمیشە پێڵێن بڕیار قەراری حکوم کە دیارە ئەوە جەوهەرەکەیەتی ئیش بەوە ئەکرێ بابەتەکانی ترکە وتەکانی تایە وەرژیراوە ئەوە نرخێکی جێبەجێکردنی نییە دادگا هەستاوە چی کردووە لەژێر ناونیشانی قەرار الحکومە چەند بڕگەیشی تری زیا کردووە کە ئەتوانین وەکو بنەمایشی دادوەری وەکو مەبادیئێکی قەزای دەستوری تەماشای بکەین خۆی بینێتەوە لە حەو خاڵ کە کردوێتی بە قەرار واتە ئێمە چوارمان بینیوە حوتیشمان هەیە کەواتە ئێستا ئێمە بووین بە 11 بڕیار دوور و درێژە پوختەکەی خاڵە جەوهەریەکانی یەکەمیان کە ئەبێ موچە بە شێوەیەکی یەکسان و دادپەروەری لە بینی هاوڵاتیاندا بەش بکرێت وەرشی حکوومەتی فیدراڵە کە هەرێمەکان و پارێزگاکان پارەدار بکە و ڕەچاوی ژماری دانیشتوان بکرێت لە بودجە
و نابێ مەسلەی بوجە جیاوازی بکرێت لە بینی هەرێم و پارێزگاکانە واتە موچەخۆرێکی سلێمانی ئەبێ وەکو بەغاوەر بێوەشی تێدا هاوتا بەڵێ ئەوەشی چەسپانووە ئەسامە لە بەرگەی دووەمیانە لە هەمان بڕگورە من هەوڵە دەم دێڕێکت بۆ وەرجێڕانی کوردی بکەم کە کتومت وەکو خۆی وی بە عەرەبی پێڵێن ئیقتیباس باشە مەسەڵێ چی هەموو فەرمانبەرانی دەوڵەت فەرمانبەرانی مەدەنی و سەربازی لە هەرێمی کوردستان مامەڵەی هاوتاکانیان بکرێت بە عەرەبی نووسیوێتی معاملە واحدە مع ئیقرانهم لە دام و دەستگاکانی حکوومەتی فیدراڵی باش وەگەلی کورد خاوەنی کۆمەڵێ بەهای بەرزی نیشتیمانی و وجدانی پایەبەرزە و گەلی کورد قوربانیشی ئێجگار گەورەی پێشکەش کردووە دژی ڕژێمی ڕابردوو درێژی ناکەمەوە زۆر ئەمە هەمووی باسیش کۆمەندی هەرێمی کوردستانەکە بەڵام من ئەو دیێڕی کە بەلامەوە گرنگە ئەڵێ ئەبێ حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێم موچەکانی وەکو یەک بێ باش ئەمە خاڵیشی ئیجابیە بەڵام لێرە کێشە پێیا بێ کێشەکە ئەوەیە کە موچەکانمان وەکو یەکی لێ دێت ئێمە لە 12 تێ ئەپەڕین 12.67 کە لە قانونی بودجەی فیدراڵا بۆمان چەسپاوە چکە ژمارەی موچەخۆرانمان 1,200,000 موچەخۆرانی عێراق 4,500,000 وەزارەتی دارایی حکوومەتی فیدراڵ ئەڵێن ئەبێ موچەخۆران لە بینی پارێزگاکانی عێراق و هەرێمی کوردستانە بە دادپەروەری بێ ئێوە 1,200,000 موچەخۆرتان هەیە ئەگەر هاوتای هەموو عێراق موچەتان بینێ کەواتە ئەبێ ئێمە لە 16 بودجێ عێراقتان بینێ باشە بەڵام ئەم مەبدەئە لە ناو بڕیارەکەی دادگایە چەسپاوە جا ئەمە لە بڕگەیەکی ترە جادەوێت جێبەجێ بکرێمە جا من ئێستا ئێمە سەر بڕیارەکەی دادگا چەند شتێکی دژبەیەکی تایە کورتێکەمەوە بۆی دادپەروەری هەبێت لە وەخت لە شوێنێکا چەسپانوێتی کە ئەبێ ئێمە وەکو عێراق موچە وەربگرین و نابێت جیاوازی بکرێت لە بینی عێراق و شارەکانی هەرێم ئەمە خاڵیشی باشە لە شوێنێکی ترە ئاڵێ ئەگەر ململانەکەی بینی هەرێم و بەغا بەردەوام بوو موچە هەر ئەبێ بدرێ کەواتە ئەمەش پارێزبەندیە بۆ موچە خۆران لە شوێنێکی ترە ئەڵێ موچە بەپێ قانونی بودجە ئەدرێ کە ئەبێ هەرێم ئەم بەرپرسیارەتیانە جێبەجێ بکە بەش ئەگە هەرێم جێبەجێی نەکرد کێشە دروستە بێ ئێستا وەزارەتی دارایی فیدراڵ لەگەڵ وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان لە گفتوگۆن بۆی ئەم دژبەیەکیە چارەسەر بکەن بەس خۆی تا گفتوگوی فەرمی دەستی پێ کردووە بە شێوەیەکی ئەوەی پێڵێن ودی ئەو نیە بە عەرەبی یعنی لە ڕۆژانی داهاتووشا بە شێوەیەکی فەرمی وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان ئەچێتە بەغا بوو ئەوەی لەسەر ئەم بابەتە دژبەیەکانە قسە بکەن کاکتۆر جەنابشی بەخێر بێت سەرنجی بەڕش بزانە سەر ئەم بڕیارانەی دادگا و با سەرتە لە مچۆ دەست پێ بکەین و ئابژارەکانی بەردەم دەسەڵاتدارانی هەرێم چین دەرفەتیەوەیە کە خۆیان بزنەوە لە جێبەجێ نەکردنی ئەمەیان تا ڕادەیەک زەحمەتە چونکە ئەگەر تۆ بتێ خۆ بزیتەوە بۆ نمونە ئەگەر هەندێک قەرارێتتر وەختی خۆی دەرکراوە لە قانونی تەقاعودی موحد و هەندێک یاسای ترکەرەکانێک بڕیاری تەکەرەلایەن دادگاوە دەرچووە هەرێمی کوردستان توانیوێتی خۆی لێ بدزێتەوە لە بەرەوەی بەدیلی هەبووە تا ئەو کاتە نەوتی خۆی ناردۆتە دەرەوە زۆر بەلایەوە مەقسەد نەبووە و باڵێن بڕیارانە جێبەجێ بکە بەڵام لەم کاتەیە تا ڕادێکی زۆر زەحمەتە تۆ گەر بتێ خۆت لەم بابەتە بدزیتەوە ئەبێ بەدوای بەدیلەکان تا بگەڕی بۆ نمونە بەدیلەکانت چییە؟ بەدیلەکانت بۆ نمونە قەرزە لە حکوومەتی عراقی وەگەوەی کە تا ئێستا 610 ملیار و هەندێک جار 400 ملیار و 200 ملیار و 300 ملیارەوەمانە هاتووە بەزەمە بەپێی دادگا بەپێی بڕیارێک لە بڕیارەکانی دادگای فیدرالی کە لە مانگی پێمایە 2022 دەرچووە هەموو قەرز پێدانێک بە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بابەتی موچە هێنا نادروستە لە ڕووی یاساییەوە و نابێ هیچ قەرزێ بدرێتە هەرێمی کوردستان بە بەڵگەی ئەوەی کە ئەم قەرزانە بەشێکی زۆری شوێنی خۆی نەگرتووە و بەشێکی زۆریشی بۆ موچە سەرف نەکراوە بۆ شتی تر سەرف کراوە بۆیە لەمە شایانی لەم بڕیارە تازەیە کە دەربارەی موچەیە هەمان شت دووبارە کراوەتەوە کە ئەبێت بە هیچ شێوەیە قەرز نەدرێ بە هەرێمی کوردستان ئەمە یەکێکە لە بەدیلەکان کە هەرێمی کوردستان جاران هەی بوو ئێستا نەیماوە بەدیلێکی تریەوەیە کە بۆ نمونە پاشەکەوتی موچە بگەڕێنێتەوە بەڵام تۆ داهاتی ناو خۆت هێشتا زۆر لەوە کەمترە کە بتوانی بە پاشەکەوتی موچەشەوە شتێکی وا تەرتیب بکەیت بەتایبەت تۆ 10 ساڵە خەڵکی خۆت لە ژێر سایی پاشەکەوتی موچە و نەدانی موچەیە قوربانیەیەات یعنی ئایا ئێستا لە ڕاستیە خەڵک ئامادەیە جارێتتر بچێتەوە ژێر زەبری پاشەکەوت لە کاتێکا بەڵێ لە کاتێکا تۆ داهاتی مانگانت بە پێیەوەی کە داوتە بە حکوومەتی فیدرالی لە 350 ملیار دینار زیاتر نییە بە هەردوو دەفەرەکەوە یعنی ئەمە چەندێکی بۆ هەڵسوڕاندنی کاروبارەکانی حکوومەت بێت چەندێکی بۆ خەڵک بێت چەندێکی بۆ موچە بێ بارحاڵەوە بەدیلەشمان لەویا بەدیلێکی ڕاست و دروست نییە
وەنەوتەکەشمان وەکو جاران نییە نەوە دێسا ناڕوە ئەوەیان ڕاستەکە ئێستا حکوومەتی عراقی با بڵێن لە حیسیاتی بڕیارەکەیە کە ئێستا لە بەردەمانە باسیەوەی کردووە کە تا لە ڕاوەستانی نەوتەوە تا و کاتیان بڕیارە دەرچۆ نزیکەی 7,900,000 بەرمیل دراوە بە حکوومەتی عراقی ینی خۆ ئەو بەشە ژەڕاتەوە بە حکوومەتی عراقی لە ڕاستیە چەندێکیشی بە ئەوە فرۆشتێ بار حاڵەمانە ئێمە باسی با بڵێن ئاماری فەرمی ئەەکەین چونکە ئەوەی کە لە بەردەستمانایە ئامارە فەرمیەکانە ئەو 350 ملیارە حتمما بە شێوە ناکات کە تۆ هیچ وای پێ بکەی کە بژاردەکە چیەوەیە کە لەگەڵ بەغداد بەڵێ تا ئێستا باشترین بژارداوەیە کە لە ئێستای حکوومەتی هەرێمی کوردستان وەک بانی پابند بێ بە بڕیارەکەەوە چونکە دوو زەرەدی هەیە یەکەمیانەوەیە کە هیچ بەدیلێکی تری نییە کە بەدیلی تری نییە ئێستا جۆرێک لە مفاوزات دەستی پێکردو لەگەڵ تورکیایە و ئەم سەردانانی سەرۆکی حکوومەتیش بۆ با بڵێن ئەمریکا بەتایبەت و پەیوەندی بەستنێک لەگەڵ فەڕەنسا تا ڕادێک ئەم سێ وڵاتە تورکیا و فەڕەنسا و ئەمریکا توانی بڵێ لەوانەیە ڕێگە خۆشکردن بێ بۆ جارێکتر با بڵێن ئاهاور ناردنە دەرەوەی نەوتی هەرێمی کوردستان بە موافقی حکوومەتی عراقی بەتایبەت دوایان بڕیارە بەڵام ئەمانە ئەگەری لاوازن لە ئێستا ئەگەرێکی زۆر لازم ئەمە سەرەوەی سەرانەکەی مەسعود بارزانی دەتوانێت پشتیوانی ئەوەی ئەمریکەکان بەرزبێنە بڕیارەکانی دادگا جێبەجێنەکە چووکە نمونەی هەڵبووسیشمان نەبوو کاوپەیمانی ئەمریکیەکان بوو لە عێراق وایە نا خۆی ئەمریکانیشەوە ناکەن خۆ ئەمریکان تەسریحەکاتیان ئەو تەسریحانەیەن بە ئاشکرا پێمانەڵێ بێ لەگەڵ حکوومەتی عراقی ڕێککەون ئێمە عێراقێکی بەهێز و کوردستانێکی بەهێز بۆوان یەک معادلەیە دوو معادلەی جیاواز نییە یانی تو عێراقێکی بەهێزت بێ و هەرێمێکی لاوازیان هەرێمێکی بەهێز و عێراقێکی لاوازەوەن هەردووکیان بەیەکەوە بەڕێەکەن و ئەوان زۆر دەمێکە جەخت لەسەرەوەکەنەوە کە ئێماوێ پابەندی دەستوری عێراقی بین و پابەندی ڕۆحی دەستور بین و پابەندی بڕیارەکانی دادگای فیدرالی بین بۆی کە یەکێک لە مشکلەکانی تریشیەوەیە کە لە ڕاستیە هەم بەپێی بڕیارەکە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ڕەنگە تووشی کێشەیەکی گەورە بێەوەیە کە لە ناو حیسیاتی بڕیارەکە و دوایش لە بەشێک لە بڕیارەکەیە بڕیاری ئەنی ئەوە یەکلا بۆتەوە کە تا ڕادێک ئەگەر وەزارەتی دارایی خۆی نەتوانێت هاوکار بێ لەگەڵ وەزارەتی دارایی عێراقا بە هەر هۆکارێک وەزارەتەکان خۆیان نەتوانن ڕاستەخۆ پەیوەندی ببەستن لەگەڵ وەزارەتی داراییە خۆ ئەگەر هاتوو ئەمەش مەیسەر نەبێت باسی فەرمانگە حکوومیەکان و فەرمانگە فەرمیەکان کراوە لە پارێزگاکان کە خۆیان بتوانن لەگەڵ وەزارەتی دارایی تەنسیقی مباشر بکەن ینی بۆ نمونە ئەوەی من ینی لە تەفسیرەکەی تێگەیشت و مەرچەنەمە تەفسیری تری قانونیەکانی ئەوێ بەڵام تەنانەت با بڵێن پارێزگاکانیش بە خۆیان و دەوائیرەکانی خۆیانەوە ئەتوانن لەگەڵ وەزارەتی داراییە بەڕاستەوخۆ تەنسیق بکەن بۆی کە تەوتینی موچەکانی ئەم سلێمانی بکرێ خۆمە ئێمە ڕاستە لە ڕووی واقعیەوە بەڕاستی ئێمە دوو بەشین دوو زۆنین بەڵام لە ڕووی قانونیشەوە ئەمە جارێترمان کاتە دوو بەشەوە و ڕەنگە تا ڕادێک بڵێن ئەو پێگەیە کە پارتیوێکێتی با بڵێن وەک حیزبی دەسەڵاتدار لێ ترسن لاواز بێت وەک پێگەی هەرێمی کوردستان ئەلێرەیە لاواز بێت کە تۆ بە فەرمی لایەکە تەوتین نەکرێت کە سلێمانی و هەڵەبجێ و لایەکترێت تەوتین ناکرێت کە هەولێرە دۆکە بە هۆکاری سیاسی سەبارەت بە سەردانەکەی سەرۆکی حکوومەتی ماوە بەسەر چۆندێک لە میدیا و بانگەشی بۆ دەکەن ئەمریکا دژی بڕیارەکانی دادگای فیدراڵی بێ ئەو تەداخلی ئەمریکیەکان دەبینین ئەمە زۆر زەحمەتە ینی ئەمریکان خۆیان نایان لە قەرەیان بابەتە لە ڕاستی ئەمریکان بۆ بابەتێک تایبەت بە خۆیان لێرن ئێمە وەکو هەرێمی کوردستان ڕاستە پێگەیەکی استراتیژیە بۆ ئەمریکیەکان بە حکمیەوەی کە ئێمە با بڵێن سەروەریمان بەسراوەتە بە سەروەری عێراقەوە ینی سەروەریەکی وامان نییە بتوانین ئەمریکەکان لەم ناوە دەربکەین لەبەرەوە ئێران لەم لامانەوەی تورکیا لە سەرومانەوەی سووریا کە ئێستا زیاتر وەک بڵێ مۆڵگەی ئێرانەکان و رووسیەکانە ئەمریکا لێرە ئێرە وەک شوێنەگە بینێ بۆ چالاکیەکانی خۆی ینی بۆ پەیامێکی خۆی لێرەیە ڕاستی بۆم پەیامەش ئامادە نییە جەنگێکی گەورەتر لەوە بنێتەوە ئەمریکا زۆر چاک لەوە ئاگادارە کە بەشێک لە ئەم بڕیارانە بەبێ گومان ینی کاریگەری سیاسی بەسەرەوەی هەمووی قانونی نییە ئێمە ئەومان لەبەر چاو بێت ینی بۆ نمونە ئێمە تەسریحەکەی ماوەی فایغزدان زۆر بەڕوونی کە ڕئیسی مەجلیسی قەزای عەلایە کە با بڵێن بەرامبەرە بەسەرۆک کۆمار و بەرامبەرە بەسەرۆکی پەرلەمان و دەستگای تەشریعی و تەنفیزی کە پێمانەڵێ دروستکردنی هەر هەرێمێک مەرفوزە کە لە ڕاستیە ئەمە پێشێلکردنی بەندەکانی دەستورە لەبەرەوە ئەو ئەنی جۆرێک لە کای سیاسیشی پێوە دیارە سپاسەکەم کاکاوڕێ سەبارەت بووی کە بەڕێزت پێشبین دەکەی وتت بەم زوانەوە دێکی هەرێم دەڕۆن بۆ بەغدا لەسەراستی دەبێ باڵا بێ چۆن بێ لەسەر چی دەبێ ڕێکەوتن بکرێ بۆ نمونە پەیوەندی هەیە بە لێکتێگەیشتن لە نێوان هەردوو وەزارەتی دارایی فیدراڵ و هەرێم بۆ چۆنێتی جێبەجێکردنی ئەم بڕیارە چکە ئەم بڕیارە کە ئەچێتە بواری جێبەجێکردنەوە وەکو باسم کرد چەند دژبەیەکیەک هەیە نامێت دووپاتی بکەمەوە بەڵام یەکەم حکوومەتی فیدراڵەڵێ ئێمە 600 و ئەوەندە ملیار ماگانە بۆ ئێوە ئەنێرین
بۆ تەواوکردنی موچەکە ئەبێ لە داهاتی ناوخۆی خۆتان کوی بکەنەوە لە هەمان کاتە بەپێی ئەم بڕگەی دادگاش بێت هەڵێ بێ موچە هاوتا بکرێ و ئەبێ لە بەرزکردنەوەی فەرمانبەرانی جێبەجێ دەبێ یاسای خانەنشینی عێراقیش جێبەجێ بکرێوە ئەگەر ئەمانە جێبەجێ بکرێ کەواتە ئەو بودجەیە کە لە بەغاوە دێت لەگەڵ ئەوەی کە لە ناوخۆ هەیە بێگومان بەشی ناکە کەواتە بێ وەزارەتی دارایی فدراڵ بودجەیەکی زیاتر ما بۆ بنێرێش ئایا وەزارەتی دارایی فیدراڵ ئەمە جێبەجێیەکە چکە بۆتم باس کرد جەوهری کێشەکە لە بینی هەولێر و بەغا باسی لایەنە سیاسەکەی ناکەم باسی لایەنی هونەری و قانونیەکەم پەیوەندی هەیە بە ژمارەوە حکوومەتی فیدراڵ وەزارەتی دارایی ئەڵێ ئێوە 1,200,000 کەس موچە وەرەگرێ هەموو عێراق 4,500,000 کەس موچە وەرەگرێ ئەگەر بیکەین بە ڕێژەی سەدی ئێوە لە 12تان تێپەڕانەوە لەبەرەوە ئێمە ناتوانین پارەدارکردنی ئێوە بکەین بەو شێوەیە دوو ڕێگە لە بەردەمتانایە یا ئەوەتانێ ئەبێ ئێوە بێن بەقەدەر لە 12کە یخۆ بێگومان حکوومەتی هەرێم ناتوانێت موچەی کۆمەڵی خەڵک با لە فەرمانگەیەکە و موچەی ژمارەیە فەرمانبەرنەیە بۆ یەک تێگەیشتنەکەی نێوان حکوومەتی هەرێم و وەزارەتی دارایی فیدراڵ ئەوە بۆ وتوێتی من بەرپرسیارەتی ژمارە زیایەکەی خۆم هەڵەگرم و ڕازیم بۆ ئەوەی کە هەموو خەڵکەکە موچە وەربگرێ نەک بەشێکی وەری بگرێ و بەشێکی وەری نەگرێ ئەو ئەڵێ من هەموو ڕێکارەکانە بۆ جێبەجێەکەم بەڵام لە 12 بودجە دێمێ ئێگە لە 12 بودجەم بیتێ ئێمە ناتوانم پلە بەرزکردنەوەکەی تۆ موچەکەت بۆ خەرج بکەم چونکە موچەکەت بۆ خەرج بکەم پلە بەرزکردنەوەکەت بۆ بکەم خۆ توێژێکی دیاریکرا و تقریبا 7 میلیارێک ماوە بۆ پلە بەرزکردنەوەی مامۆستایان و فەرمانبەران ماوە ناخۆ تۆ شکوانەی تر دەستی پێکردوێتەوە ینی ئەمە مەبەستەکەمانەوەی کە تۆ ئەم بودجەی تۆ بەردەوام جۆڵەی تێکەوێت یعنی تو هەموو مانگێک جۆڵەکە زیایەکە بۆ خانەنشینی مونیشەیە لە بەرامبەرەوە تێگەم بەڵام من بەسەکەم دێڕێک ئێمە باسی ژمارەکەین یعنی ئەمە بابەتەکە دیفاعکردن لە حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغانیە بۆی وێنەکە ڕوون بێ باشە ئێستا کە ئەم پرسیارەکەی بەڕێزت ئەوە بوو ئەم وەفدە بۆ چیە بۆ واچێ کە ئەمە ڕوون کاتەوە بڵێ ئۆکێەوە من لە بەرزکردنەوە دەست پێەکەم بەڵام تۆ ئەبێ پارەدارکردن بە عەرەبی پێڵێن تەمویل ئەبێ تەمویلم بکەیت باشە من کە پلەم بەرز کردەوە 100 میلیارد زیایی کرد ئەم 100 میلیارە لەکوێ بێنم وانە باشە تۆڵی سیستەمی خانەنشینین بۆ بکە بە هاوشێوەی بەغایشتیشی زۆر باشە بەڵام ئەمە بەرپرسیارەتی دارایی هەیە بودجەکە زیایەکە ئەوانی ژەڵێن خۆگەری فاقی فعلی لا ببن بە پێوە دەبێ لابراوێ بۆ موچەوەیە خۆ کاتە پشکی هەرێم بەرز دەبێتەوە ئێستا 16 تریلیۆن بوو 11 تریلیۆنی بۆ موچەدانرا بوو لە بودجە عێراقا کاکەکەین ئەم بڕیاری دادگای فیدراڵی باشە چوار شتی دژبەیەکی تایە کورتیەکەمەوە وەختە ناگرن بۆی وێنەکە ڕوون بێ بۆ تۆ بۆ هەموو بینەران لە شوێنێشانە ئاڵێ بودجە بۆ هەرێمی کوردستان خەرجەکرێت بە پێی قانونی بودجەی فیدراڵی باش و بە پێی قانونی بودجەی فیدراڵی بێ ینی ئەو 600 میلیارایی کە ماگانە بۆمانە نێرن و ئەبێ باقیەکەی تری بەوەی خۆمان جێبەجێ بکەین و لەم حاڵەتیانە ئەتوانی پلە بەرز بکەیتەوە ناتوانی یاسای خانەنشینی یەکگرتووی فیدراڵی جێبەجێ بکەیت چۆ پارەکە بەش ناکە باش لە مادەیەکی ترا نەخێراڵێ بێ هەمومان هاوشێوەی حکوومەتی فیدراڵ بین لەم بارودۆخە ئەمە شتێکی باشە و ئەبێ وەزارەتی دارایی فیدراڵ پارێ زیاترمان باتێ پرسیارەکە ئەوەیە ئێستا وەزارەتی دارایی فیدراڵ ئەم وەفدەی هەرێمی کوردستان بۆەوە چێ ئیش بەکامیانەکات ینی بڕیارەکەی دادگات دوشتی دژبەیەکەن باش ئەمە ماوەتەوە سەر ئەو لێک تێگەیشتنی کە وەزارەتی دارایی فیدراڵ تا چەند نەرمونیانی ئەنوێنێ بۆ پارەدارکردنی هەرێ باش ئەی سەبارەت بە هەژمارە بانکێکە ئێستا ئیشکالێک دروست بووە لە بانکی حکومی بێ لە بانکی لیبیاندێک لە پسپۆڕانی بانک دەڵێن بانکی هەلی مەترسیدارە دروست بووە با لە کێشە گەورەکەەوە دەست پێ باجارێ نەچین بۆ بڕگەی تر باشە بڕیارەکەی دادگای فیدراڵی لە تەوتی وەزارەتی دارایی ژەڵە کەواتە من بڕیارەکە کە جێبەجێەکەم ئیتر ناتوانم پارە بە شێوەی کاش بۆ هەرێمی کوردستان بنێرم باشە باش هەڵە بەزەم مانگەی نێرم لە بەرەوەی قەرارەکەی دادگاواڵێ باشە کە قەرارەکەی دادگاواڵێ باشە پرسیارێک دێتە پێشەوە کە پرسیارێکی هوەری لۆجستیە پەیوەندی بە سیستەمی بانکینەوەی 1,200,000 موچەخۆر بە مانگێک توانستی ژێرخانی بانکەکانی عێراق توانای ئەنجامدانی ئەم پرۆسیان هەیە ئەی بۆ نیانە تو یارمەتی بە ینی تۆ لە بانک ئیشنا پرسیارم کە ئێستا بە پێدراویان هەیە لێرە لە سلێمانی بەڵام منجا من پێشنیارێک بۆ جەنابیش دەکەم بەڕێوەبەری یەکێک لەو بانکانە کە خۆزگە ڕۆژێک بانکەن بۆ ئەوەی کە زانیاری هوەری بەڵام من لە بەدوواداچوونم لەگەڵ بانکی ڕافدەین کە ئێستاوان
بانکیکی گەورن باشە ئەوان لە عێراق بە 7 ساڵ ئەو پرۆسیان خۆ ئیجباری نەبوو لێوایە یارمەتیدانە ئیجباریە لە عێراق ئاخر سەرەتای 7 ساڵە کە بە ئیجباری نەبوو نە قۆناغ بە قۆناغ لەبەرەوەی توانستی بانکەکە بەرگەی ناگرت ینی مەسەلەکە ئیجباری نەبوو ینی پرۆسەکە دابش کرابوو بە قۆناغ بۆ ئەوەی کە پرۆسەکە توانای هەبێ ینی وەکو وایە بڵێن ئێمە چین بۆ دەنگدان خۆ بنکەیشی دەنگدان ئەگەر هەموو خەڵکەکە سەعات حەو بڕوا نابێ دا بەشە بێ بۆ حەوت بۆ دا بۆ سەعات 2 بۆ سەعات 3 با ببین و سەر بابەتەکە ئەمە ئەگەر لە خلالی مانگێکە باشە خۆگەر لە مانگێکە گریمان توانراو هەموو خەڵک ویزەکارتی بۆ دەرهێنرا و هەموو پێداویستەکە جێبەجێ بوو ئەوە هیچ کێشەیەک نییە باشە بەڵام با ئێمە گریمانی ئەوکەین کە لە مانگێکە حکوومەتی فیدراڵ بانکی ڕافدەین بانکی ڕەشید نەیتوانی کە بە مانگێک ئەم کارە بکە باشە ئەی معاشە درێت ئەمە پرسیارە وانە بەشێکی کرا با بڵێن 200,000 مۆزەف لە مانگێکا کرا 700 ئەوەکەی تری وتیان وڵا نەماتوانیوە بیکەین پرسیارەکە ئەمەیە ئایا لە حاڵەتەیە ئەو خەڵکە ئەبێ ڕابوەسێ مانگێکە 2 مانگە 3 مانگە هەتا ویزە کارتەکەی بۆ دەرەچێت معاشی ناینێ بەپێی ئەم قەرارەی محکەمە یان نەخێر ئەوەی کە قۆناغ بە قۆناغ مەسەڵەن ئەم مانگە 100,000 کەس کراوە باقیکی تریمەوە بە کاشەیێنێ مانگێکی تر ئەبێ بە 300,000 شتیدا نیە بڕیارەکەی دادگا بۆ کردنەوەی هێژماری بانکی کاتی تیانە نەنە کە سیستەمی تەوتین یعنی کارت سێ قۆناغە قۆناغی یەکەم یعنی من لە بەرەوەی بۆ پرۆسایەتە پەڕیەوە من خۆ کارمەندێکی فیدراڵیم و بەڕێوەبەری گشتی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان بڵێ لە ماوەی مانگێکا دەبێ ئەو بکرێ ئەمە قسەی پێسامیە ینی ئەخد ئەوانیش وەزارەتی دارایی ئەڵێن بڕیارەکەی دادگاڵێ تەوتینیش یعنی ویزە کارت ویزە کارتیش ێستا پرسیارەکەوەی ئەگەر بە مانگێک ویزە کارت نەکرا موچە ئەدرێ ئەمە پرسیارێکی زۆوەریە وەزارەتی دارایی ئەڵێن ئەمی حکومەتی هەرێم کە ئەچێ بۆ لایەن بۆ گفتوگۆکردنە لەسەر ئەوە کە بڵێن ئەگەر نەکرا بابەکاش بێت هەتا ئەو دقیقەیە کە هەموو خەڵکەکە ئەبێ بە ویزە سپاس دەکەم کاک دکتۆر سەبارەت بە لیستی موچە ئەو لی دەخوێنێتەوە کە دەسەڵاتدارانی هەرێم بیانەوەی کێشە دروستکەن بۆ بڕیارەکان بە تایبەتەوەی موچە ساوی هەڵبژاردنەکە تا ڕادێک چونەتە ژێرباری کێشەی بۆ دروستکەن موچە لە ژێر کۆنتڕۆڵی خۆیاندا بمێنێ ئەمان پێیان وایە حکومەتی هەرێمی کوردستان پێی وایە کە لە پێگەی یاسایی پێگەی دەستوری خۆی کەم کراوەتەوە ئەو دەسەڵاتانی وەزارەتی دارایی کە کاتی خۆی هەیە بووە و بە پێی دەستوری 2005 کە اعتراف کراوە بە هەرێمی کوردستان و لە مادە دەستوریەکەی پێما 120 شتێکە کە باسیەوەکە کە هەرێمی کوردستان بەڵێدان پێدانراوە وەک ئەوەی کە هەیە بە هەموو دام و دەستگاکانیەوە کە لە ناویانە وەزارەتی دارایی بۆ حتمما ئەمە با بڵێن وەزیفەی ئەو وەزارەتەشی دان پێیاناوە کە ئەو کاتە موچەی دابش کردووە تا ئەم کاتیان بڕیارە دەرەچێ ئەوان پێیان وایە ئەمە لە پێگەی دەستوری هەرێمی کوردستان کەمی کردوێتەوە بۆیە ئەلەمیان ڕەنگە کێشەیەکیان هەبێت هەرچەند بەڕاستی بڕیارەکەی دادگای فدرالی پێمانەڵێت کە ئەمە جێڕانەوەی هەرێمی کوردستانە بۆ پێگە دەستوریەکەی خۆی چونکە هەندێک دەسەڵاتی بەپێی با بڵێن ئەم بڕیاری دادگای فدرالی نەخێرەمەیان جێڕانەوەی هەرێمی کوردستانە بۆ پێگە دەستوریەکەی خۆی چونکە هەندێک دەسەڵاتی بەکارهێناوە کە ئەم دەسەڵاتانە دەسەڵاتی فدرالی بوون لەوانە سیاساتی مالی عامە کە هەرێمی کوردستان بۆ خۆی بەکاری هێناوە کە ئەمە تا ڕادێکی زۆر نابێ عقودی نەفت و هەندێک تعاملاتی خارجی و ئەمانە کە لێرە باسی کردو ئەمە دەسەڵاتی حەسری هنا حکومەتی فدرالیە بەهەر حاڵ ئەمە کێشەیەکی گەورەیەکی لەو شتانەی کە لێرە وتراوە ڕەنگە ئەمە جۆرێک کێشە بۆ هەرێمی کوردستان دروست بکە ئەوەیە کە هاتووە کە پارێزگاکان و هەرێمی کوردستان سوڵتەی محلین یعنی سوڵتەنین کە بتوانن لە دەرەوە هیچ چالاکیەکی تر بکەن یان ئێمانە بێ ئیلا سوڵتەی محلی بن سوڵتەی محلی بە چ مانایەک دێ حکومەتی عێراقی هەر شتێک پەیوەندی بە دەرەوە هەبێ هەر چالاکیەک پەیوەندی بە دەرەوە هەبێ ئەمە حکومەتی فدرالی ڕێکیەخە هەموو شتێک یعنی تەنانەت ڕۆشتنی نەوت عقود هەر شتێک بێ بە حکومەتی عێراقی ڕێکی بخە حکومەتی فدرالی حکومەتی هەرێمەکان زایدن حکومەتی با بڵێن پارێزگاکان ئەمانە شئونی محلی خۆیان لەناو سنووری ئەو هەرێمە یانە پارێزگای خۆیانە جێبەجێەکەن بۆیان نیە بچنە دەرەوە تا ڕادێک ئەمانە ڕەنگە ببێتە هۆکارێک بۆی کە ئەو تێڕوانینە لای هەرێمی کوردستان دروست بکاکە ئەمە کەمکردنەوەی پێگەی هەرێمی کوردستانە بەڵام ڕاستیان من بە وا باشیە بینم کە ئەم قەرارە سەرەتایەکی باش بێ بۆ پەیوەندیەکی باش لە نێوان هەرێمی کوردستان و حکومەتی فدرالیە بۆچی ڕۆشت و بازی داوە بۆ سیاسەتی خارجی کە دەڵێ دەستور واجبی کردووە کە سیاسەتی ڕەنگەشێشن سیاسەتی دەرەوە دیبلۆماسیەت لە دەسەڵاتی تایبەتی حکومەتی فیدراڵە
دەسەڵاتەکانی تر بویان نییە بەکاری بێنن. ئەمە بەفۆک فرسەتێک بینیوێتی کە لە ڕێی ئەم بڕیارەوە کە پەیوەندی بە موچەوە هەیە، چونکە ڕاستەکەی نادنە دەرەوەی نەوت کاتی خۆی لە ڕێی هەرێمی کوردستانەوە موچەی پێدابین کراوە. یعنی ئەم چوونە دەرەوەیەشی بە نایاسایی داناوە بۆی هیچ جارێکی تر نە هەرێمێک نەحوێنی بنوێرەتەکانی هەرێمی شۆ نییە بەتاکیت خۆیەوە بەشێکە لەو ترسی هەرێمی کوردستان جارێکی تر هەیەی. یعنی ئەو نوێنەرایەتیانەی سربەخۆ نوێنەرایەتی هەرێمی کوردستانەکەن بە پێی دەستوری عێراقی هەموو نوێنەرایەتیەک ئەبێ بۆ حکوومەتی فیدرالی بێت تەنها نووسینگەیەک لە ناو سەفاراتە بۆ پارێزگاکان و هەرێمەکانی ژەکرێتەوە. ینی هەر هەرێمێک حەقی خۆیەتی نووسینگەی هەبێ لە ناو سەفاراتە، نەک نوێنەرایەتی سربەخۆی خۆی هەبێ. لێرەوە تدخلی بابەتێکی تریشی کردو لە ڕاستیەکە ئەم بابەتەش تا ڕادێکی زۆر هەرێمی کوردستانی پێوە مبتەلا بووە و نەیتوانی یەکلای بکاتەوەیە کە داهاتی نەوتی و نانەوتی جارێکتر جەختی لێ کردوێتەوە بگەڕێتەوە بۆ خەزێنەی حکوومەتی فیدرالی. یعنی ئەم چەند بابەتی داهاتی نەوتی و نانەوتی و بابەتی نوێنەرایەتەکانی هەرێم لە دەرەوە و لۆکاڵیبوونی حکوومەتی هەرێمی کوردستان و لێسەنەوەی ڕۆڵی دابشکردنی موچە لە وەزارەتی دارایی، ئەمە ئەو ترسانن کە هەرێمی کوردستان هەیەی لەم بڕیارە و پێیان وایە هەرێمی کوردستان پێی وایە کە ئەمە سەرەتایە کە بۆ کۆمەڵێک بڕیاری قورستر لەم بابەتەیە کە ئاکرێ ئەم جارە بە تەواوەتی دەست و پێی هەرێمی کوردستان بکە. هەڵوان کراوەم پرسش ڕاستی چەند شکاتێکی تر هەیە. من ئەوەی کە ئاگادار بیت، من ڕاستی گومانم لە یەک دوو شکات هەیە کە پێشتر کراوە، بەڵام دادگای فیدرالی زیندویان کاتەوە. دادگای فیدرالی بۆ نمونە یەکێک لە شکایەتەکانەوەیە کە وابزانم ئەو خەزعەل کردوێتی کە لەوە کردوێتی ئەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان کۆی دامەزراوەکانی دەستوری نییە، کۆی دامەزراوەکانی هیچی دەستوری نییە. چەند بەڵگەیەکی هێناوەتەوە لە داواکارێکا پێشکەشی کردووە کە ئەمە ساڵی مانگی نۆی ساڵی 2022 شکواکەیەک لای کراوەتەوە، بەڵام دادگای فیدرالی لە وەڵامە نەیوتووە کە ئەم داوایە نادەستوریە چونکە حکوومەتی هەرێمی کوردستان دەستوریە. بەوە ڕەتی کردوێتەوە کە هەر کەسێک سکاڵایەک لە حکوومەتی لە دادگای فیدرالی تۆمارکا بێ زەرمەندی ڕاستە و خۆ بێ لەو بڕیارە. یعنی ئایا خەزعەل چ زەرمەندێکی زەرمەندە لەوەی کە هەرێمی کوردستان دام و دەستگاکانی دەستوری بیان دەستوری نەبێ لە کاتێکە ئەو ئەندام پەرلەمانێکە و فەرمانبەرێکە لە حکوومەتی فیدرالی لەبەرەوە دادگا داواکەی ڕەت کردوتەوە کە ئەمە تا ڕادێ دەتوانین بڵێن بۆ ئەو کاتە ڕەنگە ڕەهەندێکی سیاسیشی لە نێوانە بوو بێ، بەڵام ئەبواە دادگا بەدەر لەوەی کە بۆ زەرمەندی ئەم داوای ڕەت کردایەتەوە ئەوشی جارێکتر دووپات کردایەتەوە کە هەرێمی کوردستان بە کورتی کاکتۆر بڵێن تێڕوانینی سلێمانی هەولێر پارتیویکیتی جیاوازە بۆ بڕیارەکان ئەمڕۆژ سەرۆکیەتی بازەوتی بەڵێ بڕیارەکانی تند بوون دادگای فیدرالی بەڵام باش بوون، بەڵام پارتی دەڵێ پێچەوانی دەستورە پێنامەیانە تەبعەن لەسەر ڕەنگدراتەوە لە جێبەجێکردنی بڕیارەکە. خۆی ئەمەش کێشەیەکی ترە لەو کێشانە هەرێمی کوردستان بەشێکی زۆری ئەو معاناتەی خەڵک هەیەی و خۆشی وەک پیانەکەیەتی لەم دابەشبوونیایە لە ڕاستیە. ئەمە ناڵم ئەم بڕیارەش ڕاستەکەی جۆرێک لە دەسەڵاتی یاوەتە پارێزگاکان کە خۆیان ڕاستە خۆ مامەڵە خۆی ڕاستیەکەی ینی سیراایەکی قوڵ هەیە، سێراایەکی سیاسی قوڵ هەیە لە بینی و دوو هێزەیە کە ڕەنگە هەندێک عواقبی سیرتری لەمانەش هەبێت، بەڵام کۆی گشتەکەی لە ئێستا هەرێمی کوردستان لە ڕووی سیاسیەوە زۆر لاوازە، بۆیە ئەم بڕیارانش پەیتا لە هەرێمی کوردستان و دژیبار نەک بڵێن دژ بە هەرێمی کوردستان بەس لە بەرامبەر هەرێمی کوردستان بڕیارەکان ڕوونتر و ڕاستەوخۆتر دەدرێت. کاکاورێگە شتێکت ماوێت لەسەر هەژمارە بانکی کە دواییش هەرێم دەتوانێت یاخود بەشێکی هەرێم بڕیارەکان جێبەجێ بڕیارەکەی دادگای یارمەتیاوە لە پارێزگاکان ئەگەر بۆ نمونە بارەی هەولێر ئەو بڕیارە جێبەجێ نەکەن ئاماژەکان بۆ چونکە سلێمانی بەبێ یەک و دوو بیکە ئەم لە ڕووی سیاسیەوە پێشوازی لە قەرارەکەکەن ئەمە گە تێبینی بکەی فەرمانبەران بەشیشیان نەکەمیان چوونە بەردەم دادگای سلێمانی وێنەی سەرۆشی دادگای فیدراڵیان بەرز کرد بۆ سوپاسگوزاریان هەڵپەرکێ بوو یان کەواتەمە بەسمەوەی بڵێم لەسەر ئاستی میلی و لەسەر ئاسی سیاسی لەلایەن سلێمانی و پێشوازی لە بڕیارەکە کرد. بەس لەگەڵ هەندێستی میلی لە هەولێریش پێشوازی لێ بکرێ من ئێمە ئەوەی کە ئەیبینین باسی ناو دڵی خەڵک ناکەین ئەوەی لە هەولێر و دوهۆک بارودۆخەکە ڕەنگە جۆریشی تر بێ، بەڵام بە شێوەیەشی فەرمی وەکو لە پێشەشیش وتم حکوومەتی هەرێم لە ڕۆژانی داهاتوو هەڵوێستی فەرمی خۆی ڕاگەیەنی پارتی دەبیانێکێتی پێ دوایە نە وەکو پێبوتی حکوومەتی هەرێم بێگومان ئەگەر ئەوان نەگەنە هەڵوێستێکی یەگرتو ئەو کاتە ئەبێ بە هەڵوێستێکی حزبی ئەو کاتە بە ناوی حکوومەتی هەرێمەوەڵێن ئەم بڕیارە پێشێلکردنی
سەروەری هەرێمی کوردستانە. بەس بەڕێز وەکو دەرفەتێک دەیبینیان بڕیارە بۆ چارەسەری موچە. من جاری کەژێڵێمەوە کێشە ژمارەیە ئەمە زۆر دڵخۆش نەبی. بەس خۆشمارەکە کێشەمان بۆ چارەسەرەکە کێشەی چیمان بۆ چارەسەرەکە کە هەموو مانگی خەڵک موچە وەرەگرێ. ئەمە خاڵێکی جەوهریە بابەتەکە بەس موچە نییە. ئەم موچەی خەڵک ئەچێتە ناو بازارە واتە ئابووری کوردستان ئەبوژێتەوە. ئێمە ناونیشانەکە گەورەتر دوێنێ دوای وتبینی ئێستا ژمارەی موچەخۆرانی هەرێم کەم کاتچووکە پێشتر باسی ملیۆنێک 200,000 ئێستا لەو ڕاپۆرتەی کە نردویانە بۆ پەرلەمانی عێراق لە مانگیدا دەڵێن 682,000 موچەخۆر فەرمانبەرمان هەیە لەگەڵ 432 موچەخۆر بە خانەنشین بە وارچیشیان بە چاودێری کۆمەڵاتی کار هەمووی دەکاتە 1,114,000 موچەخۆر. بێگومان لە وردبینەکە ژمارەیەک لەلایەن فیدراڵیشەوە ژمارەیەکی لێ ببڕێ. بەڵام ئەم ژمارەیە نابێ بە ئەوی بڵێ 1,200,000 بێ بە 800,000 و 50,000 تریشان کوژانەوە و 100,000 تریشان کوژانەوە. یعنی ئەمە با پێشبینی واقعی بکەین. محاڵە ئێمە بڵین لە هەموو وردبینیەکە چکە بۆ نوێ زانیارێکە پێ بڵێن باشە لە هەرێمی کوردستان لەبەرەوەی ئێمە لە ساڵانی 90 حکوومەتین لای ئێمە پرۆسی دامەزراندن زۆر بووە. یعنی بۆ ئاگاداریت لە هاتنی سەردەمی حکوومەتەکەی سۆدانی لە عێراقا ژمارەی فەرمانبەران زیایی کرد کە هەرچی گرێ بەس بوو کردی بە هەمیشەی ئەژینا پێش حکوومەتەکەی سۆدانی ژماری فەرمانبەرانی عێراق زۆر کەم بوو. دامەزراندن نەبوو لە عێراقا نە بە گرێبەست نە بە هیچ. لە هەرێمی کوردستان دامەزراندن زۆر بوو. ینی هەرێمی کوردستان لەبەرەوە 2014 بەڵێ ینی ئێمە ئەگە بەراوردمان بکەیت ژمارەکەمان ئێمە ئێجگا زۆرە فەرمانبەر و خانن چین و ئەوانە بۆیە ئێمە ئێستا شەشەکەمان دێڕێکە موچەی خەڵکەکە ئەدرێ و هەموو مانگی خەڵک موچەی خۆی وەرەگرێت لە درێژخایانە باسی مانگێک و دوو مانگ و سێ مانگ ناکات ئەبێ بە ڤیزەکات. ئەمە چیشە یەک دێڕی کەشیتە سەر بەخۆی بۆ تاکە کەس ئەژێڕێتەوە لە بڕیاری سیاسی لە هەموو شتێکە ینی تۆ موچەکەی خۆت وەرەگری فیدراڵە ڤیزە کارتێکە لە ژورفانتایە منتباری کەس نیت لایەکی تریش ئەمە شێوەیەکی شارستانیشی هەیە با ڕاستگۆبین یعنی لە زیاتەوەی تۆ بچی پارە وەربگری و ئەمە وردە هەرێمە بابەرە حکوومەتێکی ئەلکترۆنی دەمەکە هەمومان ڤیزە کارتمان پێ بوو ئیتر وای لێ نایە هەمومان کاشمان پێویست بێت دەتوانین بچینە دارەی مرور دکتۆر کێشخانە ئیتر کولتورێکی ئەلکترۆنی و خزمەتگوزاریەکی ئەلکترۆنیش دروستە بێ بۆیە لەم ڕۆ پێشکەوتووە بەڕاستیەکەی وڵایەکی تر بە باوەڕی بەندە شکۆی هەرێمی کوردستان بەوە کەم نابێتەوە گەر ئێمە ڤیزە کارتەکەمان فیدراڵی بێ و ماعاش وەرگین شکۆی هەرێمی کوردستان بەوە کەمە بێتەوە کە ئەوان دامەزراوەکانی هەرێم طبعا لەم قەرارەیە بۆ ئاگایاری زۆر جەختی لەسەر پێگەی دەستوری قەواری هەرێمی کوردستان کرد هەر لە ناوخودی بڕیارەکە بەڵێ لە چەندەها شوێنانی من ئەڵێم بە شانوباڵی هەرێمی کوردستانی بە خەڵکەکەشی بە خەڵکەکەی بە قەواری هەرێمی کوردستان بە پێگەی دەستوری هەرێمی کوردستان بە پێگەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە هەموو ئەوانە لە ناو بڕیارەکانە چەسپا بەس بە کورتی ئێستا دەبێ هەرێم چی بکە بۆی ئەمە کێشەی بەزوو یەک لا ئەوی کە هەرێم خەریشی گفتوگۆکردنە لەسەر ژمارەی بودجە ئێمە فەرمانبەرەکانمان وەکو فیدراڵ لێ بکەین پێخۆشحاڵین پێشوازیەکەین فەرمو بودجەکەمان بۆ زیاکە سەهرێم خەریکەوە گفتوگوێ بڕگەی دووەم ئێوە کە سیستەمی موچە تەوتینەکەن ئەخێنە سەر بانکی ڕافدەین پێشوازی لێەکەین بەڵام بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی دارایی هەرێم مەبەستی لە هەماهەنگی چییە لە جیاتیەوەی بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی خشتەی خۆی بگات بندەسی خۆی و بڕوا بۆ بەغا بۆ تەوتین بینێرە بۆ وەزارەتی دارایی هەرێم وەزارەتی دارایی هەرێم پرۆسەکە لە ڕووی لۆجستی و فەنی نەک لە ڕووی دارایی جێبەجێ بکە کە ئەم شتێکی ئەعتیباری معنەویە بۆ هەرێم سوپاس دەکەم دێمە خزمەت لەسەر ئەوجاریش پرسیار لە یەکەم کار دکتۆر سەبارەت بە دواخستنی لیستی موچە ئەوەی تیابنی خۆت زیینەوە هەبێ یاخود پەیوەندی بێ کە بە عەرەبی داوایان کردووە خۆی ڕاستیەکەی لە ئێستا سەرۆکی حکومەت لە ئەمریکایە ئەمە جۆرێک لە تاخیریا بەڵێ بەس جۆرێک لە تاخیریا بە بابەتەکە و لە هەمان کاتە ئەو داواکاریش تا ڕادێکی زۆر داواکاریەکی با بڵێن لە ڕووی دەستوریەوە تا ڕادێک دەتوانین بڵێن خەلەلی تیا چونکە زمانی کوردی زمانێکی فەرمیە لە عێراقا و ئەو بوارانەش کە تایە بەکاردێت لە دیاری کراوە ینی هیچ پێویست بەوە نییە تۆ لیستی موچەت پێمایەوە جۆرێک لە بەهانە بوو لە بابەتە بەڵێ ینی زمانی کوردی بە تەواوەتی ینی لە مادەی دوو باسی زمانەکانەکە کە زمانی کوردی بابەتی ئەوزە مادەی سێ یان چوارە کە زمانی کوردی لە پاس زمانی عەرەبیا زمانێکی فەرمیە لە دامو دەستگاکانە کورتی سەدەسەڵاتداران پێیان ناخۆشنی موچە لەژێر کۆنتڕۆڵی خۆیان دەربچێ بچێتە بەغدە خۆی ڕاستیەکەی لەگەر ناچار نەبوونە زەحمەتە ینی بە مەرازی بوونە کۆمەڵێک کێشەی تری تیا ڕاستی منویستم ئاماژە بە هەندێکیان بم یعنی یەکێک لەو کێشانەوەیە تۆ هەندێک هێزت هەیە بە تایبەت هێزی عسکەری کە سەر بە ئەحزابی سیاسین و لە دەرەوەی حکومەتی هەرێمی کوردستانن ئەمانە کێشەی بۆ ئەم دوو حیزب
دروستە کادوایی چونکە ئێمە هێزەکانی 1970مان هەیە کە ژمارەکان زۆرە وەزایدەن هەندێک هێزی زێڕەوانی و هەندێک هێزی تری تایبەت هەیە کە ئەمانە لە ڕاستیە لەسەر حکومەتی هەرێمی کوردستان لە ئێستا موچەوەرەگرن بەڵام حکومەتی عێراقی ڕۆژاوای کوردستان هەیە ئەوانە وەڵاهی نازانم چەند بە فەرمی لەسەر هەرێمی کوردستانن بەڵام حکومەتی عراقی ئامادە نییە موچەی با بڵێن هێزی حیزبی باچووکە لای ئەوانەوە هێزی حیزبیە ئەو پێشمەرگانی سەر بە وەزارەتی دارایی وەزارەتی پێشمەرگی هەرێمی کوردستانن ئەمانە لە منزومەی حکومەتی هەرێمی کوردستانن بەڵام ئەو هێزانە زۆریشن و لە هەمان کاتە مەسرفێکی زۆریشیان هەیە کە ئەمەیان من پێم وایە ئەمە کێشەیەکی گەورە دروست دەکات پاشان ژمارەی فەرمانبەران ڕاستە ئەوەی کە میوانەکەش لێرە باسیەکاتەوەیە کە ئێمە ژمارەی پێم وانێ ئەو 4 ملیۆنە ژمارەی هێنی تیابێت ینی خانەشیری کۆمەڵایەتی چکە ئێوانی زۆرترا هەموو موچەخۆرە لە حکومەتی عێراقی پێم وابوو لەوە ژمارەکە زیاتر بێت پێشتر با 3 ملیۆن دەکرا طبعا لە عێراق وەکو باسم کرد نزیکەی 12 ساڵ بوو 5 ساڵیش بوو دامەزراندن نەبوو بە هیچ جۆرێک ینی بارودۆخێک دروست بوو کە ئێمە زۆر زیامان کرد بوو ینی ئەوان ئێستا کێشەکان لەسەر ژمارەیە لە ڕاستە ئەمە کێشەیەشی زۆر گەورە ینی ئێستا ململانەکە وەکو سیاسی دەرەکەوێت بەڵام بۆ بە ململانی ژمارە یعنی تۆ ئەڵەی موچەکانمان ئێستا هەموو خەڵک لە کوردستان ئاڵێ بۆ پلەمان بەرز ناکرێتەوە بۆچی خانەنشینی فەرقی هەیە باش ینی با بڵێن تۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی با مەوازەشتی سیاسی بێنین هەڵسەنگانیشی زانستی بکەیت یەکە تۆ پلە بەرزەکەی تۆ بێ بودجە زیاتەی ئێبێ لە بەغاوە بودجەکە ئەوڵە بودجەکە بۆ نانێرم بەس پێ تۆ ژمارەکە زۆرە ڕاستە بەس ینی من تەسەور ئەەکەم ینی هەندێک شت لەم بابەتەیە بگۆڕێ ئێستا مەحاڵێن لێرەشە کە داوا کراوە بۆ نمونە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدرێ حتمەنە بێ ئەو تعدیلە لە بودجە بکرێت جارێکی تر کە ئێمە بە پێی ئینفاقی فعلی مامەڵە لەگەڵم بابەتیان نەکرێەوە هەوڵ بدرێ لانی کەم مەسەلەن خۆی تەیف سامی لە لیژنی دارایی وتبووی لەمە دووە بۆ موچە ئینفاقی فعلی کاری پێ ناکەن بەڵام بۆ پرۆژەکانی وەبەرهێنان بەتاکید وایە خەرجی دامودەزگاکانی حکوومەت و پرۆژی پەرەپێدانی پارێزگا گوتی ئەو پێوەست کراوە بە نەوت و ڕاستە خۆبێ بە فەرمی ئەمە بڵێن بگوازرێتەوە بۆ بابی سیادی وەک چۆن حکومەتی عراقی بە بابی سیادی ئەو کاتە تەسەورەکەم ئێمە ئەو گرفتەشمان نەمێنێ کە ئەو ژمارەیە باسیەکە چووە کە کای بێتە ناو سیادیەوە ئیتر ئەمە بۆی تەرخانەکرێت هەرچەندێک بێت ئەبێ بدرێت ینی وەکو هەموو فەرمانبەرانی تر سوپاس دەکەم کاک هاوڕێ سەبارەت بە هەڵبژاردن خۆناغێکی نوێ بۆ هەڵبژاردن کە کوردستان دەکرێت بە 4 بازنە بۆ دەنگ انتخاباتەکە لەو کاتە دەکرێت کە دیاری کراوە و چاوەڕێی گۆڕانکاریش بین بەڵێ بە دڵنیاییەوە بەبێ هیچ دوو دڵیەک دەی 6 ڕۆژی دەنگدانی گشتیە لەبەر چەند هۆیەک بە یەکەم بۆی هەڵبژاردن بکرێت چەند پێویستیەک پێویستە پێویستی یەکەم پارەیە بودجەیە بە ژێری قانونی بودجەی فیدراڵ هەموو هەڵبژاردنەکان بە هەرێمی کوردستانیشەوە خەرجیشی سیادین بۆی حکوومەتی فیدراڵ بەر لە مانجێک 6 ملیار دیناری عێراقی تەرخانکە بۆ کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دوام پێویستیمان بە قانونەکە هەبوو بەڵامتانەی لەسەر بوو دادگای فیدراڵی تانەکانی یەکلایی کردەوە کەواتە ئێستا قانونەکەشمانەیە کۆمیسیۆن ئێستا دەستی کردووە بە ئامادەکاریەکان و بۆ ئەگاریت دوێنێ ینی کۆمیسیۆن ڕێسا دەرەکە بە عەربی پێڵێن نظام یەکێک لە ڕێساکان تایبەت بوو بە ڕێسای پەسەندکردنی لیستی کاندیدی حیزبەکان هەروەها ڕێسایەکی تری دەرکرد بۆ تۆمارکردنی قوارە سیاسەکان و هاوپەیمانێتی و تۆماری نوێکردنەوەی تۆماری دەنگدەران دەستی پێکردووە لەبەرەوە ئێستا ئێمە ئەتوانین بڵین لە ئەوەی پێڵێن ئۆپراسیۆنی هەڵبژاردنەکە بە عەربی پێڵێن عەمەلیاتی انتخاباتەکە دەستی پێکردووە بەڵام دیارە وەکو ڕایگشتی ئێمە ئەو کاتە دڵنیابینەوە کە وێنەی کاندیدەکان هەڵەخواسرەیە لیستی کاندیدەکان پێشکەشەکرێت بەڵام قۆناغی پێشکەشکردنی لیستی کاندیدی حیزبەکان توانی بڵێن نیوەی پرۆسەکەیە لە ڕووی کاتەوە پێشەوە کۆمەڵی قۆناغەیە کە حیزب خۆی تۆمارەکە هاوپەیمانێتی ئەکا نوێکردنەوەی تۆمار ڕوئە پەسەندکردنی سکاڵای تۆماری دەنگدەرانەکە ئەکرێ ئیسە ئێمە لەو قۆناغانی لەبەرەوە بە دڵنیاییەوە هەڵبژاردنەکە ئەکرێت باش بەزۆکو دەکرێت 4 بازنە بەڵێەوە بڕیاری دادگای فیدراڵیە 4 بازنەیە ئەمە یەکەم دوام بە پێی کارتی بایۆمەتری درێژخایان وەکو هەڵبژاردننی فیدراڵی چکە لە قانونەکەی کوردستانە باسی نازنامەی ڕەگەزنامە کراوە باڵێنەوەی پێڵێن تەسکەرە مادەیەش ئیلغا کراوەتەوە کە ئەڵێ بەکارتی بێ وەکو کۆکردنەوەی دەنگ لە سنووری بازنێک چۆن سیستەمەکەمان سیستەمی ڕێژەی نوێنەرایەتیە کە زۆر لە بەرژەوەندی حیزبە ینی نمونەیە گەێنینەوە سلێمانی کراوە بە بازنەیەک 30 کورسیمانەیە ئێمە 1,300,000 دەنگ دەرمانەیە یخۆ 1,300,000ەکەمی ناچێت بۆ دەنگدان با ڕقەمێکی ئاسان بڵین بۆ تێگەشتنی من و تۆ قەڵەمە پێە با بڵین 500,000 هاوڵاتی بڕا بۆ دەنگ 500,000 دابەشی 38 کورسیکە
مۆبایلەکەشت باشە ئایفۆنە 500,000 دابەشی 38,000 نرخێک دەرەچێ باشە ئەوە کاتە نرخی کورسی واتە ئەگەر ئەوەنگە دەنگ بێنی کورسیەکە تێناوە ئەو کاتە حزبەکان تورەکەیشان هەیە قوارەیشان هەیە دەنگەکان نەچێتە ناو تورەکەکەوە 500,000 دابەشی 38 کورسی 38 بکە 13,000 کەواتە ئەگە 13,000 دەنگ بێنی کورسەکە بەرەکەوێت با بڵین ئەمە تەلەڤیزۆنی کۆمەڵی دادگەریە نمونەکە لەسەر ئێوە هێنینەوە با بڵین کۆمەڵی دادگەری 50,000 دەنگی هێنا تو عزیژ مەبە زیاتر دێنی باش من بۆ تێگەیشتنی 57 بەڵێ ڕقەمەکانیش لە خۆمەوە ناڵێن پێشتر ئەم ڕقەمانە هەبووە باشە دابش من دوعای خێر بۆ کەس ناکەم یعنی پروپاگەندا چوارەکات تقریبا بەڵێ دابشی سیانزەکەی کە 4 کورسی و لە تێک نیوە کات تقریبا دابش 13 باش 4 کورسی 4 کورسیەکە و کاتی سەیری ڕیزمەندەکە ئەنی لە بازنەی سلێمانی 4 کورسی نمونە دوێنمەوە ینی با بڵین ئەمە من نمونونەکەم بۆ هێنایەوە داوای لێبوردنەکەم ینی بۆ تێگەشتن بووە گەڵا بنیوادارم هەموو حزب سەرکەوتوو بێ ئەو کاتە چیەکە نەچن لە ناو لیستەکەیە با بڵێن تۆ بۆ هەیە 38 کاندید پێشکەش بکەیت شێ لە ناو ئەم 38 زۆرترین دەنگی هێنابێ لە زۆرترین 4 ئەژمێری ڕەنگە کاندیدی ژمارە حاو بێ ڕەنگە کاندیدی ژمارە 13 بێ 38 کەسمان نیە هەر یەکێک لەو 38 کەسە دەنگی هێناوە هەموو دەنگەکان کۆ دەکرێنەوە ئەو دەنگەکانمان کۆ کردەوە کۆتایی پیاوێستا 4 کورسیە لەم 38 چۆن بزانین ئەم 4 چێن خۆ هەر 38 دەنگی هێناوە 4یان دەرەچێت یان ئەم جارە پرۆسی ئەژمارکردنەکە ئاسانە سیستەمی ساندلیگۆ نییە بۆ تێگەیشتنی خەڵکو بۆ تێگەیشتنی حیزبەکان زۆر ئاسانە لە بەرژەوەندی حیزبە لە بەرژەوەندی کاندیدی تاکە کەسی نییە دیارە دادگای فیدراالیە کاندیدی تاکە کەسیش بۆی هەیە سوپاسداری کاکتەر بوو ڕکاتمان تەواو بوو سپاس دەکەین سپاس بۆ دکتۆر جەلال حەسەن و کاورە تەوفیق سپاسان دەکەم سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران خواتان